لە پاش 6 ساڵیەوە ئەمە دیسان عملیاتی بڕینیگەتی خطوری زۆری هەیە ئەسڵەن باڵۆنیش خطوری هەیە پاش 6 ساڵ چکە تەحملیان نامێنێت وەکو منداڵی کچکەیان لێ دێتەوە طبيعي باڵۆن پاش 10 ساڵی دادەندرێتن تاوەکو 6 ساڵی مەعیدە بڕین لە 18 ساڵیەوە دەست پێ دەکات تاوەکو 6 ساڵی بەڵام ئەمن وەکو خۆم تەجیئی کوڕان ناکەم تاوەکو پێش 25 ساڵی بیبڕن پێیان دەرم ئێرادەت بەهێزکە بە طریقەکانت کە بەکاربینە مەڕۆ سەر مەعیدە بڕینی باڵۆنی دابنێ طریقەکانت کە بەکاربینە بەڵام مەعیدە بڕین ئاخر چۆیسە کە ئیسیفادەی لێ دەکەی بە تەکید بەڵام هەوڵدا لەبەر ئەوەی گەنجی ئێرادەت با بە قۆتبی بەڵام یەکە کە عمری 35 ساڵ 40 ساڵە خەریکە تووشی زەخت و سوکەری دەبیتون و ئێرادەی پێ ناکرێت هەموو طریقێکی بەکارهێنا ئەو کەسانە دەتوانن مەعیدەیان ببڕن خۆشەویستان مەعیدە بڕین لە میهرەبانی بکرێ لە هەر خەستەخانەی کوردستان بکرێ لە ئەوروپای بکرێت لە ئەمریکای بکرێتن 5 مزعفاتی هەیە 5 مزعفاتی هەیە هەرێکە و سەتایەکی لە بۆ دابنێ باشە لە 100 احتمالیەکی هەیە ئەو 5 مزعفاتەی کە تووشی بڕینیگەری دەبی چییە یەکەمینیان کە لیک ینی ئەو جێی کە قەیمی دەکەی ئاوی بداتن باشە ئەوە الحەمدولله لە میهرەبانی ئەمە هەتا ئێستا توش نەبووینە بەڵام لە کتابی نووسرایە و هەموو شتێکیش چارەسەری هەیە بەڵام چارەسەرەکەی زۆر زەحمەت و درێژخایەن و مزعیزە و الحەمدولله ئەمە کە توش نەبووینە ئێستا لەتان باز دەکەم لۆ توش نەبووینە طبیعی پاش فەزلی خوای گەورە ئەو قرتانی کە لێی دەدەین قرتەی باشێ دەدەین و ڕەزیلی لە قرتەکەی ناکەین ڕای دەچێشن بە جوانی نەک بە لۆچەوە قرتەی لێ بدەین ئەوانە هەموو هۆکارن و قرتەکانی نەوعیەتی قرتەمان هەیە پێ دێنن قرتەی ڕەش لە یەکەم قرتەی ڕەژێ دەدرێتن قرتەی یەکەم و قرتەی ئەخیری کە تایبەتە ئەمە ئەو قرتانە بەکاردێنین لۆ یەکەمەتە ئێستا کە الحەمدولله لیکمان نەبووە دووەمینیان نەزیفیە ئێستا کە نزیکەی 600 عملیاتمان کردی الحەمدولله لەو 600ی لە وەجبەی دووەم هەتا ئێستا نەزیفیمان نەبووە بەڵام لە وەجبەی پارەکە 6 حالەتی نەزیفیمان هەبووە کەوا دوانیان داخلی بووە چاریان لۆ ناو خارجی بووە هەموویمان عیلاج کردی سیانیان دووبارە پێویستی بە عملیاتی بوویتەوە بەڵام الحەمدولله هەتا ئێستاکە لە میهرەبانی یەک نەخۆش نەمردیە کە جومعەی ڕابردوو ئەمە 18 عملیاتی بڕینی گەدەمان کرد و لە میهرەبانی بە تیم ئیش دەکرێتن مۆڵەتی وەزارەتی تەندروستیمان هەیە لە خەستەخانەی میهرەبانی بە مۆڵەت و بە قانون ئیشە دەکەین چکە میهرەبانی لەسەر چار کۆڵگەی ئەساسی ئیش دەکاتن لەوانە لانادەین کە قانونینە کەوا علمینە کەوا شەرعینە کەوا ئیدارینە میهرەبانی دڵسۆزی و لێزانی